الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست بینەران و بیسەران، ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی 21ەمە لە بابەتی چۆن دەبینە مسلمانی ڕاست و ساخ. یەکی دیکە لەو هۆکارانەی کە کاریگەری یەکجار گەورە و گرنگیان هەیە لەوەدا کە مرۆڤ ببێتە مسلمانێکی ڕاست و ساخ. ڕاست واتە ڕێک وەکو شەریعەت دەفەرمێ، و ساغیش واتە دوور لە خڵتە و خاڵ و ژەنگ و ژار و داهێنان و پەیداکردن لە دیندا، بریتە لە ڕەچاوکردنی ئەدەبی بەرز و پەسەند لە خزمەت خوا سبحانه وتعالى و پێغەمبەرەکەیدا صلى الله عليه وآله وسلم. هەڵبەتە مرۆڤی مسلمان چ لە خزمەت خوادا سبحانه وتعالى و چ لە خزمەت هەموو دروستکراوەکانی خوادا، لە پێش هەموویانەوە پێغەمبەری خاتم صلى الله عليه وسلم و برایانی دیکەی لە پێغەمبەران سەڵات و سەلامی خوا و بەڕەکاتی خۆیان لەسەر بێ، هەروەها شوێن کەوتوانی پێغەمبەران عەلەیهیم الصەڵات وسەلام و سەرجەم دروستکراوەکانی دیکە هەوڵ دەدا بە ئەدەبی بەرز و بە ڕەوشتی جوان مامەڵە بکە. چونکە پێغەمبەری خاتم صلى الله عليه وآله وسلم فەرموویەتی إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. لە بێژەیەکی دیکەدا إنما بعثت لأتمم صالح الأخلاق. دەفەرمێت تەنیا بۆ ئەوە نێردراوم و ڕەوانەکراوم کە ڕەوشتە بەرز و پەسەندەکان لە خۆمدا تەواو بکەم. و هەر کەسێک بە چاوی ئینساف و تەماشای پێغەمبەری خاتم کە صلى الله عليه وسلم لە لووتکەی هەموو ڕەوشتێکی بەرز و جواندا دەیبینێ لە هەموو ڕوەکانەوە. هەڵبەتە پێغەمبەرانی خوا عەلەیهیم الصەڵات وسەلام هەموویان خاوەنی ڕەوشتی ئەو پەڕی بەرز و جوان و پەسەند بوون، بەڵام گومانی تێدا نییە کە پێغەمبەری خاتم صلى الله عليه وسلم کە دووە ئاڵقەی زنجیرەی پێغەمبەرانە و تەواوکەری کاری سەرجەم پێغەمبەرانە، لەو ڕۆوە لە پێش هەموویانەوەیە. لەبەرەوەش کە پێغەمبەری خاتم عەلەیهی سەڵات وسەلام بۆ تێکڕای مرۆڤایەتی نێردراوە بە درێژایی زەمان و بە پانایی زەمین، بەڵام پێغەمبەرانی دی عەلەیهیم الصەڵات وسەلام بۆ شوێنێکی جوگرافی دیاریکراو و بۆ گەل و هۆز و نەتەوەیەکی دیاریکراو و بۆ کاتێکی دیاریکراو نێردراون هەر کامیان. تەنانەت هەردوو پێغەمبەری پایەبەرزی خوا نوح و ئیبراهیمیش سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ کە دوو پێغەمبەری نێونەتەوەیی بوون. هەرچی نوحە عەلەیهی سەڵات وسەلام لە سەردەمی ئەودا تەنیا ئەوەندە مرۆڤە هەبوون کە ئەو لە نێویاندا ڕەوان کراوە، و دواییش تەنیا ئەوانە ماونەوە کە لە وەچەی ئەو بوون، وەکو دەفەرمێ وەجەعەلنا ذورریەتەه هم الباقین. ئیبراهیمیش سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە زۆربەی ئەو شوێنانەی کە ئەو کاتی ئاوەدانی مرۆڤایەتیان تێدا هەبووە لە زۆری ئەو شوێنانە بووە، لە عێراق بووە، لە ئووری کلدانیین نزیکەی 4000 ساڵێک زیاتر لەمەوبەر، دوایی چوە بۆ شام بۆ ناوچەی حەڕان، دوایی چوە بۆ ناوچەی فەلەستین و دوایی چوە بۆ میسر، هەروەها لە حیجازیش بووە و دوو هاوسەری بوون، سارا خاتون لەگەڵ هاجەر خاتون. هاجەری بردووە بۆ حیجاز و لەوێ دایناوە و سارا خاتونیشی لەگەڵ بۆ لە شام. ئەو دوو پێغەمبەرش سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ دیسان لە ڕووی ئەو کاتەوە کە تێیدا ڕەوان کراون و ئەو کۆمەڵە خەڵکە کە بۆیان ڕەوان کراون دیسان هەم کاتەکە سنووردار بووە هەم خەڵکەکەش دیارە سنووردار بووە. بەڵام پێغەمبەری خاتم صلى الله عليه وآله وسلم بۆ تێکڕای مرۆڤایەتی نێردراوە، وەکو گوتمان بە درێژایی زەمان بە پانایی زەمین. کەواتە ڕەچاوکردنی ئەدەبی بەرز لە خزمەت خوادا سبحانه وتعالى واتە بەو شێوەیە مامەڵەکردن کە شایستەی خوای پەروەردگارە و لە توانای مرۆڤدا هەیە. بەڵگەی
ئەوە کە دەبێ مرۆڤی مسلمان ئەگەر بێت مسلمانیشی ڕاست و ساغ بێ بە ئەدەب و ڕەوشی ئەو پڕی بەرز و جوانە و لە خزمەت خوادا مامەڵە بکە هەروەها لە دوای خی پرگال لە خزمەت پێغەمبەرەکەیدا صلى الله عليه وسلم دەتوانین زۆر شت بە بەڵگە بێنینەوە یەکێک لەوانە بەنسبەت ئەدەبی بەرز لە خزمەت خوادا ئەم ئاەتە مبارەکەیە کە خوا فەرمی يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم سورة الحجرات آياتيك أي أواني برواتان هناوە واتە بڕواتان هێناوە بە هەموو ئەوشانی پێویستە بڕوان پێ بهێندرێ بەخوا سبحانه وتعالى بە ڕۆژی دوایی بە فریشتەکانی خوا بە کتێبەکانی خوا بە پێغەمبەرانی خوا عليهم الصلاة والسلام و بە نەخشەدانان و ئەندازەگیری خوا سبحانه وتعالى ئەی ئەوانەی بڕواتان هێناوە هیچ شتێک پێش دەستی خوا و پێغەمبەرەکەی مەخەن یاخود پێش خوا و پێغەمبەرەکەی عليه الصلاة والسلام مەکەونەوە و پارێز لە خوا بکەن بە دڵنیایی خوا بیسەری زانایە هەموو دەنگەکان دەبیستێ و بە هەموو شتێکی زانای و ئاگادارە کەواتە یەکەمین ئەدەبی بەرز لە خزمەت خوادا ئەوەیە کە مرۆڤ هیچ شتێک پێش حکمی خوا و بڕیاری خوا نەخا سبحانه وتعالى هەروەها بەنسبەت پێغەمبەریشەوە عليه الصلاة والسلام بە هەمان شێوە هەڵبەتە دوایی ئاماژە دەکەین بە هەندێک لە ئەدەبە بەرزەکان لە خزمەت خوای پەروەردگاردا لە بواری مامەڵەکردن لە خزمەت خوادا بەڵگە لەسەر بەکارهێنانی ئەدەبی بەرز و جوان لە خزمەت پێغەمبەری کۆتاییدا محەممەد صلى الله عليه وآله وسلم ئەم دوو ئاەتە مبارەکەن يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون إن الذين يغضون أصواتهم عند رسول الله أولئك الذين امتحن الله قلوبهم للتقوى لهم مغفرة وأجر عظيم خوا سبحانه وتعالى بانجي بڕواداران دەکات جارێکی دیکەش کە لە سوورەتی الحجراتدا 5 جار ئەو بانکردنە دووبارە بۆتەوە دەفەرمی ئەوانەی بڕواتان هێناوە دەنجی خۆتان بەسەر دەنجی پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم بەرز مەکەنەوە و مەی دوێنن دەنگ هەڵمەهێنن وەکو دەنگ بەسەر یەکدیدا هەڵدێنن نەبادا کردەوەکانتان هەڵبۆشێنەوە بێ ئەوەی کە ئێوە هەست پێ بکەن دوایی دەفەرمێ بێدڵنیایی ئەوانەی کە لە خزمەت پێغەمبەری خوادا عليه الصلاة والسلام دەنجیان نزم کب دەکەنەوە ئەوانە خوا دڵی پاڵاوتون بۆ تەقوا دڵی پاککردنەوە لە بێژنگ داون بۆی تەقوای تێدا جێگیر بێ ئەوانە لێبوردنێک و پاداشتێکی مەزنیان هەیە ئەمە وەکو بەڵگە لەسەرەوە کە پێویستە ئێمە بە ئەدەبی بەرزەوە لە خزمەت خوادا مامەڵە بکەین هەروە لە خزمەت پێغەمبەری خوادا صلى الله عليه وآله وسلم گەورەترین ئەدەب لە خزمەت خوادا سبحانه وتعالى بریتێ لە ئیمان پێهێنانی ئیمان هێنان بەخوا بەو شێوەی کە خوا فەرمانی پێکردووە و بۆ شێوەی بۆ خوا شایستەیەت ئیمان هێنان بەخوا وەکو تاکە بەدیهێنەر بۆ هەموو شتێک تاکە خاوەن تاکە پەروەردگار و تاکە پەرستراوی بە حەق و خاوەنی هەموو ناوە بەرز و پاکەکان و هەموو سیفەتە پەسەند و چاکەکان ئەوە گەورەترین ئەدەبە و بناغەی بە ئەدەببوونە لە خزمەت خوادا ئیمان هێنان بەخوا لە دوای ئەوە بەندایەتیکردن بۆ خوا کە ئەویش هەر لە ئیمان بەخواهێنان پەیدا دەبێت دەرهاویشتەی ئیمان بەخوایە چێ بەندایەتی بۆ خوا دەکات کەسی ئیمانی بەخوا هەبێت ئیمان بەو شێوەی کە لە ڕابردوودا گوتمان ئیمان بە هەر سوار پێکێنەرەکەیەوە واتە بەعەقڵ ڕاستیەکان دەرک بکرێن و فام بکرێن بە دڵ قبول بکرێن و پەسەند بکرێن بە زماندانیان پێدا بهێندرێەوە بە ئەندامەکانی جەستەش جێبەجێ بکرێن بەو شێوەیە ئەگەر ئینسان ئیمانی بوو بە خوا سبحانه وتعالى بە بەندهێنەرایەتی و پەروەردگارەتی و خاوەندارێتی خوا و بە ناوسیفەتەکانی خوا و بە تەنیا پەرستراوێتی خوا ئەوە وای لێ دەکا کە تەنیا خوا بپەرستێ و بەو شێوە خوا بپەرستێ کە بۆ خوا شایستەیە سبحانه وتعالى ئەمجا پەرستنی خوا بە هەردوو چەمکی
تەسک و فراوان بە چەمکی تەسک کە شەرعزانان زاراوی ئەلعیبادات المەحضەیان بەکارهێناوە واتە خواپەرستی ڕووتەکان کە تەنیا لە نێوانی بەندە و خوادا ئەنجام دەدرێن وەکو پاڕانەوە لەخوا پاشان وەکو نوێژ 5 فەرزەی نوێژ وەکو ڕۆژوگرتن وەکو یادی خواکردن سبحانە وتعالى و وەکو هەموو ئەو شتانەی کە لە نێوانی بەندە و خوای پەروەردگاردا ئەنجام دەدرێن. هەروە خواپەرستی بە چەمکی فراوانی هەموو هەڵس و کەوت و جموجۆڵە پەنهان و ڕواڵەتەکانی ئینسان دەگرێتەوە. هەموو جموجۆڵەکانی ئینسان و هەموو هەڵس و کەوتەکانی چ پەیوەندیان بە دیوی نێوە و پەنهانی مرۆڤەوە هەبێ چ پەیوەندیان بە دیوی دەرەوە ڕواڵەتیەوە هەبێ هەمویان وشەی عیبادەت دەیانگرێتەوە بە چەمک و واتە فراوان و ڕاستەقینەکەی کە خوا دەفەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا لیعبودون جند و مرۆڤم تەنیا بۆ ئەو هێناو نەدی کە بەندایەتیم بۆ بکەن بمپەرستن لێرەدا چەمکی ڕاستەقینە و فراوانی عیبادەت ڕەچاو کراوە ئەگەر عیبادەت تەنیا 5 دروشمەکان بوونایە شایەتمان و 5 فەرزەی نوێژ و زەکاتدان و ڕۆژوگرتن و حەجکردن دەبوایە مرۆڤ هەر خەریکی ئەوانە بێت بەڵام هەر کامل ئەوانە ئەگەر 5 فەرزەی نوێژن 5 کاتیان بۆ دیاریکراوە لە شەو ڕۆژدا ئەگەر ڕۆژوگرتنە مانگی ڕەمەزانی بۆ دیاریکراوەکو ڕۆژی و فەرز و زەکاتیش لە ساڵەدا جارێکە هەروەها حەجیش لە تەمەندا جارێکە شایەتمانیش ئەوە دیارە لە ماوەیەکی کەمدا دەگوترێ ئەدی ئەو هەموو پانتایی دەمێنێتەوە لە تەمەن و کاتی ئینسان بە تاکید 5 دروشمەکان فریای ئەوە ناکەون هەموو ئەو پانتایە پڕکەنەوە کەواتە پەرستن بۆ خوا بەندایەتی بۆ خوا دەبێت هەموو هەڵس و کەوتەکانی مرۆڤ دابگرێ و پەرستنی خوا بە چەمکی ڕاستەقینە و فراوانی بەسەر هەموو هەڵس و کەوتەکانی مرۆڤدا دەچێ و هیچ شتێکی مرۆڤ نییە لە هەڵس و کەوتی ڕواڵەتی و دەرونیدا کە وشەی پەرستن نەیگرێتەوە تەنانەت هەڵس و کەوتە ئاساییەکانیشی وەکو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ وفي تبسمك في وجهك صدقة والكلمة الطيبة صدقة بشرك في وجه أخيك صدقة هەموو ئەوانە دەبن بە خێر و پاداشت معنەوە هەمویان بەندایەتین بۆ خوا یەکی دیکە لە ئەدەبە گەورە و گرنگەکانی مامەڵەکردن لە خزمەت خوادا بە ئەدەبی بەرزەوە بریتێ لەوە کە خوا سبحانه وتعالى تەنیا ئەو ناوە بەرز و پەسند و چاکانەی بۆ بەکار بهێندرێن کە خوا بۆ خۆی بەکاری هێناون وەکو دەفەرمێ ولله الأسماء الحسنى فادعوه بها خوا ناوە هەرە چاکەکانی هەن هەر بەو ناوە هەرە چاکانی لێ بپاڕێنەوە سوورەتی ئەعراف ئایەتی 180 یەکی دیکە لە ئەدەبە بەرزەکانی مامەڵەکردن لە خزمەت خوادا ئەوەی کە سوێن تەنیا بەخوا بخورێت وەکو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فەرموویت إن الله تعالى ينهاكم أن تحلفوا بآبائكم فمن كان حالفا فليحلف بالله أو ليصمت بخاري ومسلم هەردووچیان هێناویانە واتە خوای بەرز قلێتان قەدەغە دەکات سوێن بە باو باپیرانتان بخۆن هەر کەسێ سوێن دەخوا بایان بێدەنگ بیان سوێن بەخوا بخوا یان بە سیفەتەکانی خوا هەروەها پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام وەکو هۆشداری پێدانێکی تون دەفەرمێ من حلف بغير الله فقد كفر أو أشرك تیرمودی بە ژمارە 1535 هێناوێتی و فەرموویت سەنەدەکەی باشە هەر کەسێک بەجگە لە خوا سوێن بخوا ئەوە کوفری کردووە شیرکی کردووە یەکی دیکە لە ئەدەبەکان لە خزمەت خوادا ئەوەی کە ئینسان تووشی ناڕەحەتی و گرفتاریەک دێت لەخوا داوا نەکات بمرێ بردن بە ئاوات نەخوازێت سزای بەکردەوە خۆی نەکوژێ پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام لا يتمنين أحدكم الموت لضر أصابه فإن كان فاعلا فليقل اللهم أحيني ما كانت الحياة خيرا لي وأمتني إن إذا كانت الوفاة خيرا لي بخاري ومسلم هێناویانە دەفەرمێ یەکێکتان کە تووشی ئازار و ناڕەحەتیەک دێت با بەهۆی ئەوەوە مردن بە خۆزگە نەخوازێ داوا نەکا ئەگە هەر ویستی داوای مردن بکە با بڵێ ئەی خوایە ئەگەر ژیان بۆ من چاکە بمژیانە و ئەگەر مردن چاکە بۆ من بمرێنە
و یەکێک لە ئەدەبە گەورەکانی مامەڵە لە خزمەت پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام وەکو پێشتر باسم کردەوەی کە هیچ بڕیارێک پێش بڕیاری پێغەمبەر نەخا. یەکی دیکەش ئەوەیە کە لە کاتی ناوهێنانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم بە ناوی نبووەت یا ڕیسالەتی ناوی بێنێ، بڵێ نەبی الله یا رسول الله، پێغەمبەری خوا یا ڕاوانەکراوی خوا، و لە کاتی باسکردنیشیدا سەڵاواتی لێ بدا. يا أيها الذين آمنوا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. هەر بۆیە خوا سبحانه وتعالى ئەوانەی کە بەناوی شخصی خۆی بانگی پێغەمبەریان کرد عەلەیهی سەڵات وسەلام، وتیان یا محەممەد ئوخرج ئیلەینا، وەکو لە سوورەتی حوجوراتدا هاتووە، خوا بە نەفامی ناوبردن. إن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون ولو أنهم صبروا حتى تخرج إليهم لكان خيرا لهم والله غفور رحيم. ئەوانەی لە پشت جوورەکانەوە بانگت دەکەن زۆربەیان نافامن، ئەگەر خۆیان ڕاگربە تا بە شێوەی ئاسایی دەستچوێ دەربوو ئەوان باشتر بوو. دیارە بانگیان کردو یا محەممەد ئوخرج ئیلەینا، ئەی محەممەد وەرە بۆ لامان، لە کاتێکی ناوەختیشدا بووە. خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیقمامدا کە ئەدەب و ڕەوشتی بەرز ڕەچاوکەین لە مامەڵە لە خزمەت خوادا و لە خزمەت پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام و لەگەڵ هەموو دروستکراوەکانی خوادا. لێرەدا کۆتایی بە ماڵقەیەمان دێن. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.